لەسەر کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازیان هەیە. بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان باز لە هەوڵی کاراکردنەوەی پەرلەمان و گۆڕینی دەستەی سەرۆکایەتی ئێستای پەرلەمانی کوردستان دەکەن بە ئەنجامدانی ڕێککەوتنی سێلایەنەکە. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبارەی پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانەوە ڕای دەگەێنێت. هەڵبەستی کۆمەڵ لەبارەی پەرلەمانەوە نەگۆڕە و پێمان وایە پەرلەمان بە ناحەق و بە نایاسایی پەک خراوە کە دەستی بۆ پرسێکی یاسایی بردووە. وتەبێژەکەی کۆمەڵی ئیسلامی ئاماژە بەوەش دەکات لای کۆمەڵ ڕێگەی تەندروست و سەلیم بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەوەیە پەرلەمان بە دەستەی سەرۆکایەتی ئێستاوە کارا بکرێتەوە ڕۆڵی خۆی ببینێت. لە پێشتریشدا مەسعود بارزانی لە مانگی 11 ساڵی ڕابردوو پەیامێکی بۆ گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێم بڵاو کردەوە و وای پەیامەکەش سەرجەم لایەنەکان پێشوازیان لێکرد. بەڵام پارتی پرۆژەکەی بارزانی جێبەجێ نەکردەوە و پاشگەز بۆتەوە لە گۆڕانکاری لە سێ سەرۆکایەتیەکەدا. محمود محەممەدی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانیش بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەاندووە ڕامان وایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە کارەکانی سەرکەوتوو نەبووە و کێشەی دروست کردووە بۆیە پێویستە با ڕێککەوتنێکی سیاسی نوێ پەرلەمان کارا بکرێتەوە. لە دوایین کۆبوونەوەی هاوبەشی سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتیشدا وەفدیەکێتی سێ پێشنیازیان داوەتە گۆڕان بۆ کاراکردنەوەی پەرلەمان یاخۆی دەبینێتەوە لە گۆڕینی سەرۆکی پەرلەمان. سعدی ئەحمەد پیرەی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیش لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕای دەگەێنێت گۆڕان تاوتوی پێشنیازەکەی یەکێتی دەکات. یەکێتیش پێی باشاموو لایەک بەشدار بن لە کاراکردنەوەی پەرلەماندا. لالایکی ترەوە شۆڕش حاجی وتەبێژی بزوتنەوەی گۆڕان لە لێدوانێکدا ئاماژە بۆ دەکات دەبێت پەرلەمانی کوردستان بە هەمان دەستەی سەرۆکایەتی ئێستاوە کارا بکرێتەوە. دوایەوەی پەرلەمانی کوردستان دەستی بۆ هەموارکردنی یاسایی سەرۆکایەتی هەرێم بردوو ویستی بە شێوەیەکی یاسایی چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم بکات. ئابڕێرێکی مەکتەبی سیاسی پارتی لە 12 ئۆکتۆبەری ساڵی 2015دا پەکخرا. دوای تێپەڕبوونی ساڵێک و 7 مانگیش بەسەر پەخستنیدا تاوەکو ئێستا پەرلەمان کارا نەکراوەتەوە.